خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان بۆ درێژەدان بە پڕۆگرامی ئەمڕۆمانەکو لە سەرەتاشەوە ئاماژەمان پێکرم ڕۆمیوانێکمان ئەبێت سەبارەت بە کار و چالاکیەکانی ساڵۆنی شەقامی جمهوری لە شاری کەرکووک کە یەکێکە لەو ساڵۆنانەی کە هاوشێوەی ساڵۆنی لاپەڕۆنۆ لە شاری هەولێر و هەروەها ساڵۆنی کوردستانی نوێ لە شاری سلێمانی ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە لە 24 یەکی ئەم ساڵۆنی شەقامی جمهوری لە شاری کەرکووک کرایەوە کە هەفتانە کۆڕی بۆ نووسەرانی شاری کەرکووک ئەدیبانی شاری کەرکووک ئەکات وە چەند کۆڕێکی گرنگ و تایبەتی ئەنجامدا. ئەمڕۆ بۆ مەبەستە میوانداری سەرپەرشتیاری ساڵۆنی شەقامی جمهوریمان کردووە کە بەڕێزیان محەممەد تاهیر کە هاوکات بەڵێ هاوکات سەرپەرشتیاری ساڵۆنی شەقامی جمهوریە و هاوکات ڕاگەاندنکار و بێژەری هەواڵەکان و بەرنامەی ڕاگەاندکارە سەرپەرشتیەکان بە خۆشحاڵیەوە لە ئێستا لە لامان ئامادەیە. سپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر بەگشتی باسێکی ساڵۆنی شەقامی جمهوریمان بۆ بکەیت. وەختێک دەبینیت کلێنێک لە شوێنێک هەیە شتێک هەیە پێوترێ دەستگای میدیایی کەرکووک. دەستگای میدیایی کەرکووک بریتە لە چەندین بەشی گرنگ و کارا و ئەکتیڤ لە پەراوێزی ئەمانەیە مەکتەبی عەلام بە تایبەتی کاکسران عەبدوڵڵا لێپرسرای مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاک عیماد ناسیح سەرپەرشتیاری دەستگای میدیایی کەرکووک لە خەمخۆریان یاخود لە سۆنگەی خەمخۆریان بۆ ئەوەی کە گرنگی بە نووسەران و ڕووناکبیران و ڕۆشنبیرانی ئەم شارە بدەن بیر لە کردنەوەی شوێنێک دەکەنەوە تایبەت بە نووسەران و ڕووناکبیرانی شارەکە. بۆیە بڕیاری ئەوەیاندا کە ساڵۆنی شەقامی جمهوری لە کەرکووک بکرێتەوە هاوشێوەی ساڵۆنی کوردستانی نوێ و ساڵۆنی لاپەڕەنۆ لە هەولێر. ئەمە گرنگیدانە بە توێژێک کە کاراترین توێژی ئەم کۆمەڵگەیەن ئەوانیش نووسەرانن بەرهەمی بە پێ زوو جیاجیایان هەیە. هەمیشە ئامانجمان ئەوە بووە لە ساتەوەختی کردنەوەی ئەم ساڵۆنە کە خزمەت بە توێژی نووسەران بکەین بەبێ جیاوازی. هەڵبەت چەندین کۆڕمان کردووە نزیکەی حوت مانگێکە کردومانەتەوە با بڵێن نزیکەی 25 کۆڕمان کردووە. لە تەواوی کۆڕەکاندا هەوڵمان داوە یادداشت و ئەرشیفیان بکەین و پاشان لە پەیجی ساڵۆنی شەقامی جمهوری ئەو چالاکیە بڵاو بکەینەوە وەکو خزمەتێک بۆ ئەو نووسەرە لە ساڵۆن. کاک محەممەد وەکو باست لەوە کرد کە نزیکەی 25 کۆڕتان ئەنجامدا ئەو کۆڕانی کە ئێوە ئەنجامی دەدەن یاخود ئەو نووسەرانی کە ئێوە هەڵی دەبژێرن لەسەر چ بنەمایەک یاخود چۆن دیاریان ئەکەن کە ئەم نووسەرە بۆ ئەم هەفتەیە کۆڕی بۆ بکرێت؟ هەر لەسەر ڕێبازەکەی سەرۆک مام جەلال شوێنێک هەیە لە ناو هەموو ئەو ئۆرگانانە پێوترێ شوێنی گفتوگۆکردنی ئازاد. ساڵۆنی شەقامی جمهوری یەکێکە لەو شوێنانی کە گفتوگۆی ئازادی بە بوێری و بە هەموو پێوەرەکان تێدا ڕەچاو کراوە. پێوەرمان بۆ ئەوەی کە کۆڕ بکەین بۆ نووسەر یاخود ڕووناکبیر یاخود هەر توێژێک کە با بڵێن لە چوارچێوەی ئەوەیە بێت کە کۆڕەکانی ئێمە ئەیگرێتەوە ئەوەیە کە خاوەنی کتێب بێت و با بڵێن خاوەنی تێزی جیاجا بێت و بیر و بۆ چوونێکی هەبێت و پاشخانێکی سەقافی یاخود ڕۆشنبیری هەبێت لەسەر ئەم بنەما و پێوەرە ئێمە بانگهێشتی ئەوانە ئەکەین و کۆڕیان بۆ ئەەکەین و ئەو لێکۆڵینەوە و بەدواداچوون و کتێب و ئیتر شاکارانی کە هەیەی ئێمە بتوانین لە ساڵۆنەکە بیخەینە ڕوو هیچ نەبێ ئەوانی کە ئامادە ئەبن ئەوانە کەسانێکن کە بریتین لە توێژێکی کارا و ڕۆشنبیر کە ئامادەی ساڵۆنەکە بن. لەوێ ئێمە بەو کەسانیان ئەناسێنین و بەرهەمەکانیان بریتی بێ لە چی ئێمە بە ئەوانی کە لەوێن ئایان ناسێنین جگەلەوەی کە دوجاریش بڵاویەکەینەوە کۆڕەکەیان. زۆر باش لە ئێستا تۆ سەرپەرشتیاری ئەو بڵین ساڵۆناکەی لەسەر چ پێوەرێک دیاری کرای چونکە ئیدارەدانی بڵین ساڵۆنێکی وا لە بەرەوەی کە هەمیشە لە خزمەتی ڕۆشنبیرانە نووسەرانە ئیدارەدانی قورس نییە؟ وەڵاهی خۆی هیچ کارێک قورس نییە بەمەرجێک خۆت ئامادەگی تیابێ خۆت کەسێک بی کە توانی بێتت لە ڕابردوو جێدەست دیار بوو بێ لە کاری تر. پێم وابێ کاری پەیامنێری، کاری بێژەری، کاری پێشکەشکاری، کاری ئامادەکاری
ئەگەر بە کەسێکی ئاوها ساڵۆنێک نەچێ بەڕێوە یاخود ئەگەر بە کەسێک بەم هەموو ئەو خەسڵەتانی تیاابێ نتوانێت ساڵۆنێک بەرێ بەڕێوە کەواتە لە علامەکەشانەی توانیوە بیپێچێت بۆیە بەڕای من کردنەوەی ساڵۆن یاخود ئیدارەدانی ساڵۆن بۆ کەسێکی پەیامنێر و پێشکەشکار و بێژەر ڕەنگە کارێکی قورس نەبێت لەبەرەوەی لە خۆت لەوەیە ئەبینیتەوە چکە دوجارەوە بابەتێکی تیا پێوترێ پێشکەشکاری لە ساڵۆنەکە هەیە کەسێکیش کە پێشکەشکاری کردبێ ڕەنگە بۆی ئاسان بێ بەو مانایە ناکە من شایستەی ئەوەم بەڵکو بەو مانایە کە لەسەر بنەمای توانا و کەسانێکدا بنرێن و ڕەنگە زۆر کەسی تریش هەبن توانایان زۆر باشتریش بێ لە من و بشتوانن لە من جوانتر ئیدارەی بدەن ئەمە نەبێتەوەی کە بۆ ستایشی خۆم بێت. زۆر باشە. جیا لە ئەنجامدانی کۆڕەکان ئێوە ڕۆژانەیە خود نووسەران و ئەدیبان سەردانتان دەکەن لە ساڵۆنەکە یاخود لە کاتی ئەنجامدانی کۆڕەکاندا کۆمەڵێک کەس کۆمەڵێک نووسەر و ئەدیب و ڕووناکبیر ئامادەی کۆڕەکان دەبن سەرنجی ئەوان یاخود ڕابۆچوونی ئەوان چیە سەبارەت بەکردنەوەی ساڵۆنەکە تا چەند دڵخۆشن بە هەبوونی ساڵۆنێکی لەو شێوەیە لە شاری کەرکووک؟ بە شێوەیەکی گشتی دڵخۆشن بەڵام بۆچوونەکانیان جیاوازە بۆ نمونە کەسانێک لەبەرەوەی دەوامەکانیان لەو کاتەیە یان ناتوانن بێن ئەڵێن کاتی کۆڕەکە بگۆڕە بیکە زووتر یان درەنگتر کەسانێکی ئەڵێن نا کاتەکەی بێکێشەیە لەبەرەوەی مە لە دەوام دێنەوە ئەتوانین ئیسراحەتێ پشوێک بدەین و بێن بۆ کۆڕەکە هەندێک پێیان باشە مەسەلەن لە سۆنگەی خەمخۆریان لە سۆنگەی دڵسۆزیان پێیان باشە گرنگی زیاتر بە ساڵۆنەکە بدرێ لە ڕووی شوێنەکەەوە لەبەرەوەی شوێنێکی بچووکەوە ئەوانە تا ئێستا ئەو بیر و بۆچوونانی کە ئەو سەرنجانی کە بە ئێمە وتراوە بریتی بۆ لەوەی کە شوێنەکە گەورە بکەینەوە گرنگی زیاتر بە نووسەران و ئەوانە بدەین کە کەسانێکن ڕەنگە ئێمە بۆ خۆمان نەگەین پێیان بەڵام کەسانێکی تر ئەگەن پێیان هەوڵ بدەین لە شارەکانی تریشەوە نووسەران بێنین چکە بەڕاستی تا ئەم دقەیە ئەوەی کە کۆڕی کردووە لە هەمووی کەرکووچی بۆ ئێمە هەوڵمان داوە کەرکووچەکان گرنگی زۆریان پێ بدەین و لەبەرەوەی ساڵۆنەکە لە ناو شەقی کەرکووکە هەوڵمان داوە ئەوانی کە نووسری کەرکووچین و لەم شارن گرنگی زیاتر بەوان بدەین زیاتر سەرنجەکان لەوەیە کە نووسەرەکانی دیکەی شارەکانیش بێنین کە ئەمە بۆ خۆمان لە پلانماندایە نووسری شارەکانی دیکەش بێنین و جگەل لە نەتەوەی کورد نەتەوەی با بڵێ نووسری نەتەوەکانی تورکمان و عەرەبیش بێنین و کۆڕیان بۆ بکەین. باشە. هەڵبژاردننی ئەو کەسانە بە خواستی ئێوە دەبێت یاخود خۆیان پێشنیار ئەکەن کە بێن لە لای ئێوە کۆڕ بکەن؟ خۆی هەر کەسێک توانای هەبێ خۆی فەرزەکە ینی خواستی من نییە هەر کەسێک کە تۆ ئەگە خوێنەری با بڵێن جددی کۆمەڵی بابەت بیت لەم شارە نووسەرەکان زۆر بە باشیان ناسیت بۆیە ئەو نووسەرە خودی ئەو نووسەرەیە خۆی فەرزەکە کە تۆ بانگهێشتی بکەی جاری وە هەبوو ئێستا من نووسەر هەیە لەم شارە من بۆ خۆم 6-7 جار پێی وتووە بۆی بێ کۆڕمان بۆ بکات و ئەوانە چکە لەبەرەوەی ئەزانم نووسەرێکی جددیە ینی لەبەر سەرقاڵی و توێتی دوایخە لەبەر سەرقاڵی و دوایخە ناچار نووسری ترم خستۆتە پێشی کە بۆ خۆم پێم باش نەبووە مەسەلەن پێش خەڵکی تریان نووسری تر پێشی بخەم لەبەرەوەی توانایەکی لە ڕادەبەدەری هەیە. زۆر باشە بەدرەوەی کە باست کرد کە شوێنەکە بە پێی پێویست نییە و یعنی گلەی ئەواکرێکە هەمشە شوێنەکە بچووکە لەبەرەوەی خەڵکانێکی زۆر ناگرێ بەدر لەوە کاتێکە دەست بۆ کارێک ئەبەی هەمیشە کەم و کورتی و گرفت دێتە ڕێ بەدر لەوە ئەو کێشە و گرفتانە یاخۆت ئەو کەم و کورتیانە چین ئەگەر لێرەوە باسی بکەی بۆی کە بتوانرێت چارەسەری بنەڕەتی بۆ بکرێت هەر کەسێک کار بکات کەم و کوڕیشی ئەبێت هەر کەسێک هەنگاو بنێت جاری وا هەیە لە 20 هەنگاوە 4 هەنگاوی لەرزۆکە بێت ئەمە نۆرماڵە ئاسانە ئەگەر ئێمە بمانەوە ئیش بکەین ئەمە بمانوێت کار بکەین بەڵام ئەوەی کە ئێستا گرنگە بۆ ئێمە ڕاستی من هەست ناکەم مەسەڵەن ئەگەر بمانوێت کار بکەین کەم و کوڕی کاریگەری خراپ و نەرێنی لەسەرمان دروست بکات بۆیە ئێمە جارێشانمان داوەتە بەری و بڕیارمان داوە خزمەتی نووسەران و ڕووناکبیران و هونەرمەندانی ئەم شارە بکەین بۆیە ڕەنگە بە زەروری نەزانم کە کەم و کوڕیش هەبێ ئەوە بکەیت گرنگ ئەوەیە ئێمە هەنگاو بنێن و ئەو لە هەر شوێنێک کلێنێک هەبوو بە ژیری و بە دانایی و بە زیرەکی خۆمان وەکو ئەو ستافی کە لە پشتی با بڵێن ئەم ساڵۆنەوەن نەهێڵین ئەو بەشاییە گەورە بێتەوە بەڵکو پڕی بکەینەوە دەستگای میدیای کەرکووکیش بە هەموو بەش و
یەکەکانی هاوکارمانن سوپاسی یەک بە یەک کارمەندان و کادرانی ئەم تیڤیاکەم کە لە هەموو کاتێکدا خۆیان وەکو ئێمە بە خاوەنی ساڵۆنەکە زانیوە هەمویان بەبێ جیاوازی سوپاسیانەکەم دەستیمان دوو نەبوونیان نەگوش. زۆر باشەگەر بەگشتی باسێکی کۆڕەکانمان بۆ بکەی بڵێن هەموو هەفتەیەکە و چۆن تاوەکو ئێستا چەند کۆڕ ئەنجام درراوە؟ هەموو دووشەمانێکمان داناوە لە ئێستاە لەبەرەوەی ڕۆژ درێژە سەعات 5مان داناوە تێپەڕبوونی کات کە ڕۆژ کورتە بێ 3-4 ئەو کاتانە دانین بۆ دانانی کۆڕەکانمان فەلسەفین هونەرین ئەدەبین فیکرین کللتورین مێژوین تا ئێستا ئەم بابەتانەمان گەڵاڵە کردووە خستۆتە ڕوو باسمان لێ کردووە خزمەتی توانیومانە خزمەتی بەشێکی ئەو نووسرانە بکەین لە ڕێی ئەو هۆڵە بچووکەوەکە هۆڵێکە بۆ نووسران و بۆ ڕووناکبیران و بۆ هونەرمەندانی شارەکە بەڵام لە هەمان کاتدا لە داهاتووە پلانی ترمان ئەبێت کۆڕ بۆ تەواوی ئەو بابەتانە بکەین بۆ نمونە یەکێ لەو کۆڕانی کە زۆر گرنگە ینی نەوەی ئێستا بیزانێت ئەو کۆڕ ینی ئەو بابەتە چییە لە کۆڕەکەیە باسەکرێ یاریە فۆلکلۆرێ کوردەواریەکانە کە کەسانێکمان هەیە شارەزان لەو بوارە ینی دێ قسە لەسەر ئەم یاریان ناکە هەندێک یاری هەیە لە هزری ئێمەدا نەماوە لەبەرەوەی کە بە مناڵی زۆر بە مناڵی یاریەکانمان کردو ئێستاش بەهۆی ئەم تەکنەلۆژیاوە خەڵک خۆی بە کۆمەڵێ بابەتی یاری ناو تەکنۆلۆژیاکەوە گرتووە ئەوەی کە لەبەردەستە بۆیە گرنگە ئەمانە گەڵاڵە بکرێن لە ساڵۆنی شەقامی جمهوری وەکو ئەوەی کە خزمەتی کۆمەڵگەی کوردی بکرێت ئەو شتانی کە پیرۆزن و کە گرنگن بۆ کۆمەڵگەی کوردی لەبیر نەکرێن و زیندوو بکرێن. باشەکان محەممەد تا چەند سوودتان لە سوۆسیال میدیا خود ئەکاونت و پیجەکان و کەناڵەکانی ڕاگەاندن بینیوە بۆ بڵاوکردنەوەی کۆڕەکانتان یاخود لە کاتێکا کە ئێوە کۆڕێکتان هەبێ بۆی ڕکلامی بۆ بکەن و ئەو کەسانە بێن لەگەڵ ئێوەدا بەشدار بن. ئێستا ئەم بەرنامەی ئێوە ئەگەر بێت و لە ڕێی سۆشیال میدیاوە بڵاو نەکرێتەوە خەڵک سوودی لێ نابینێت بۆیە سۆشیال میدیا لە ئێستاە بووەتە ئەمری واقع بۆتە هۆی ئەوەی کە تۆ هەر چالاکیەکەت هەبێ جا لەوەی لە تیڤی بڵاو ئەبێتەوە لە سۆشیال میدیا بە تایبەتی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و ئینستاگرام و ئەو شوێنانە بڵاو بکرێنەوە لەبەرچی لەبەرەوەی ئەمڕۆ خوێنەری تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆرن ڕەنگە خەڵکێک بەهۆی ئەم تەکنۆلۆژیاوە تااقەتی تیڤی نەمابێ بەڵام لە ڕێی ئەوەوە هەموو بابەتەکان ئەبینێت بۆیە گرنگە و سوودمان زۆر لێبینێت. زۆر باشاگەر باسێکی کۆڕەکەی ئەمڕۆمان بۆ بکەم ڕۆژ کۆڕێک هەیە لێرە ئەمڕۆ دووشەمێ و کۆرتان هەیە باسی کۆڕەکەی ئەمڕۆمان بۆ بکەی بۆ کێوە تەوەرەکە لەسەر چ بابەتێکە؟ تەوەری ئەمڕۆمان کەرکووک و لۆزان لە ماوەی 100 ساڵدا بۆ بەڕێز پرۆفسۆر دکتۆر دڵشاد عومەر شوانیە کە یەکێکە لە مێژوو ناسەکان یاخود مێژوو نووسە باش و هەرە بە تواناکانی ئەتوانم بڵم لەسەر ئاسی کوردستان مامۆسای زانکۆیە یەکێکە لەو کەسانی کە زۆر بە وردی لەسەر پەیماننامەی لۆزان کە پەیماننامەیەکی شومە بەداخەوە قسەی لەسەر ئەکات هەڵبەت کورد بە درێژایی تەمەنی ڕوبڕووی گەلە کۆمە و بابەتی شوم و نەخوازراو بووەتەوە ئەمڕۆ ئەو بە تێروتەسەلی سعات 5 لە ساڵۆنی شەقامی جمهوری قسە لەسەر ئەو بابەتاکە کە بابەتی من مەبەستمە بزانم کەوا دیاریکردنی ئەو بابەتانەی کە لە کۆڕەکە باسی لێوە ئاکرێت لەلایەن نووسەر خۆیەتی یاخود ئێوە دەستنیشانە بەهاو بەشیە هەندێک جار بابەتێک ئەخرێتە بەرباس بۆ نمونە من ئەڵێم پێم باشە بەڕێستان لەبەرەوەی پسپۆڕیەکی واتان هەیە لەسەر ئەم تەوەرە کۆڕەکە بکەی ئەو ڕائەکە داڵێ من پێم باشە لەسەر ئەمە بێتەوە ئەو ئەساسین لەسەر ئەو بابەتە کێشەی ئەومان نییە تەوەرەکە چۆن دەستنیشانەکرێت کێشەی ئەومان هەیە هەر کەسێک کە دێ لەوێ قسەکە بە تێر و تەسەلی قسەی لەسەر بکات و زانیاری بگەیەنێت بێکەم و کوڕی بێت لەبەرەوەی ئەوەی کە لەوێ دانیشتووە خەڵکی ئاسایی نین هەمووی نخبەن هەمووی خەڵکێکن کە خاوەنی ڕەنگە 25 کتێب بێت ڕەنگە خاوەنی تێزی جیاجا بێت ڕەنگە خاوەنی لێکۆڵینەوەی زۆر ورد بێت جا هەم بۆ نووسەرەکە هەم بۆ ئەو کەسەی کە بانگهێشتی ئەەکەین بۆ ئەوێ لەبەرەوەی ڕوبەڕووی ڕەخنەی ئەوە نەبێت تون نەبێتەوە بابەتێکە لە بژێرین کە
لە ئەزمونگەرایی و لە توانا و لە لێهاتووی خۆیەوە نزیک بێت. زۆر باشە. من ئەمێ بزانم کە بەدەر لەوەی ساڵۆنی شەقامی جمهوری هاتۆتە کایەوە بۆتە پەنجەرەیەک یاخۆت بۆ کرانەوەی یاخود خزمەتکردن بە نووسەران و ڕۆشنبیران و ئەدیبان لە هەمان کاتا تا چەند بووە ئەگەرچی ماوەیەکی کەمیشە دەستی بە کۆڕەکانی کردو بەڵام تا چەند بۆتەوەی هۆشیارکردنەوەی تان چونکە هیچێک لە ئاماژمە بەسەکانی بڵین پێکهێنانی کۆڕ یاخود ڕێخستنی کۆڕ ئەوەیە کە هۆشیاری زیاتر بە کۆمەلگا یاخود بە تایبەتی بە گەنجەکانمان ببەخشێت ئەمە تا چەند بۆتە دەلاقەیەک هۆشیارکردنەوەی کاک. ئێمە بمانەوێ و نەمانەوێ هەموو کەس ناتوانێت ئامادەی کۆڕ بێت بە تایبەتی کۆڕێک ئەگەر لە ئاستی فکری کەسەکە نەبێت ڕەنگە بێت بۆ خۆی دانیشە بەڵامی یەک وشە سوود لەو کۆڕە نەبینێ. ئێمە ئەوانەی کە سەردامانەکەن ئاستی ڕۆشنبیریان باشە کەسانێکن تێگەیشتنیان هەیە ڕەنگە ینی هەردووکتان هاوڕابن لەگەڵم جاری وا هەیە مەسەلەن شتێک کە بواری تۆ نەبێ ئەگەر بە سەعاتیش قسەی لەسەر بکرێت تۆ ینی شتێکی لێ حاڵی نەبی لەبەرەوەی بوارەکەی تۆ نییە. بۆیە ئەوەی کە دێتە لای ئێمە کەسانێکن کە پسپۆڕیان هەیە نووسەرن زۆر بەباشی خوێنەری جددین و ڕەنگە نووسەریش نەبن بەڵام خوێنەری جددین ینی لەبەر ئەوەی کە کۆمەڵێ لێکۆڵینەوە بەدووادا چوونیان بۆ بابەتیگە لێک کردووە لە کتێبی جیاجا لە بواری جیاجا بەدووادا چوونیان کردووە تێگەیشتنیان باشە ئەوانەی کە دێنە کۆڕەکان حتمما سوودی زۆر ئەبینن لەبەرەوەی ئەو نووسەری کە دێ سەعاتێک کۆڕ ئەکات یاخود 40 دقیقە کۆڕ ئەکات زادەی ڕەنگە 20 ساڵی بێت بە سەعاتێ بە تۆی ئەڵێ ئاسان نییە مەسەلەن تۆ بێ ئێستا ئەگەر بمانوێ هەرێک لە ئێمە کتێبە بخوێنینەوە ڕەنگە 2 ڕۆژ 3 ڕۆژمان پێ بچێ کە 48 سەعاتەکە تا کتێبێک تەواوەکەی و ڕەنگە هەفتەیەک بخایەنێت بەڵام ئەم دێ بە سەعاتێک ئەزمونێکی چەند ساڵی خۆی کە بە دوواداچوون و ماندوو بووە بە ئامادەبووان و بە ئامادەبووی کۆڕەکەی ڕائگەێنێت کە بۆ خۆم هەندێک جار سوودم لە کەسێک بینیەوە کە بۆ ماوەی یەک خولەک بەشداری کردووە 1 دقیقە بەشداریەکی کردووە ویستێتی سرنجێک بڵێ من بۆ خۆم ینی سوودی زۆرم لێ بینی و لەبەرەوەی ئەوەی کە لەوەیە بە دەوڵەمەندیەوە دانیشتووە قسە لەسەر کۆمەڵە شتەکە ینی فکری زۆر بەربڵاوە فکری زۆر تێرە بە بابەتی جیاجا. زۆر باشە کاک محەممەد تا چەند هەوڵتان داوە ژنە نووسەرەکانیش بەسەر بکەنەوە ئێمە ئەبینین کە چەند ژنێکی کۆمەڵێک ژنی نووسری زۆر باش و بە ئەزمونمان هەیە تا چەند هەوڵتان داوە ژنانیش بەسەر بکەنەوە لە کۆڕەکاندا. وڵا هەوڵی زۆرمان داوە لە سەرەت ئاشەوە کۆمەڵێک کە بوون پێم وتن بەڵام بۆیان نەگونجا هەفتەی ڕابردوو کۆڕێکمان بۆ خانمێک هەبوو بێجگە لەم کۆڕی کە ئێستا دێ هەفتەی دادێ بەڵێ ئەو هەفتەی ڕابردوو بوو هەفتەی دادێ کۆڕێکمان بۆ خاتونێکی تر هەیە ئیتر درێغی ناکەین لەوەی کە ئەوان بۆیان بگونجە بە پێی کات و بە پێی گونجاندن چکە ئەمڕۆ ئەوانی کە کۆڕیان بۆ کرێ بەشێکی هەرە زۆریان یان فەرمانبەرن یان التزامات و با بڵین کاری تریان هەیە سەرقاڵن بە کاری ترەوە تەمەشاکەی ئەو ڕۆژێک کە ئێمە کۆڕەکەماندانەوە بۆیان ناگونجێت بۆیە درێغی ناکەین بۆ خانمانیش هەر چیەکمان پێ بکرێ بۆیان ئەەکەین و چکە نووسەر دوجار نووسرە ڕەگەز لای ئێمە گرنگ نییە توانا لای ئێمە گرنگە تواناکە خۆی ئەسلمێنێ و خۆی ئەسەپێنێ کە تۆ خۆت بە سوپاسەوە بچی بانگێشتی بکەیت و پەیوەندی پێوە بکەیت و بیهێنیت و خزمەتی بکەیت. زۆر باشە ماکەینە کۆتا پرسیار لە بۆی کاتمان بەرەو کۆتا ئاچێت ڕاو بۆچوونەکان تاوەکو ئێستا لەسەر ساڵۆنی شەقامی جمهوری چۆن بووە بە تایبەتی باباسی کاردانەوە ئەرێنیەکانی بکەین چونکە هەمیشە کۆڕ کاردانەوەی ئەرێنی ئەبێ وەکوولەوەی کە کاردانەوەی نەرێنی هەبێ بە گشتی ڕاو بۆچوونەکان چۆنن لە هەموو کاردانەوەی نەرێنیشی هەبێت زۆر نۆرماڵە چکە مرۆڤ کە کاری کرد ڕەخنەی لێگیرێت نابێت بە هیچ شێوەیەک ئەبێ بە ئەندازەی ئەوەی کە سایش ئەکرێی دڵخۆشبی بەوەی کە ڕەخنەت لێگیرێت چونکە کە نەبیت ڕەخنەت لێ ناگیرێت ڕەخنەکانیش هەندێکی زۆر ڕوونە بنیان نەرانێ هەندێکیشی ڕوخێنەرانەیە من هەوڵم داوە لە ڕوخێنەرەکانیش هەر بابەتێکی لێ هەڵێنجم ینی بۆی کە سوودی لێ ببینێ زۆر بابەت و وتار و نووسین لەسەر ساڵۆنی شەقامی جمهوری کراوە کە بە ناوەندێکی معریفی سەقافی زۆر باشی هەڵەسەنگێنن باس لەواکرێت کە تا ئێستا بۆشاییەک هەبووە لە کەناڵی کەرکووک
بەڵام ئێستا بەهۆی بوونی ساڵۆنی شەقامی جمهوریەوە دەستگاکە وەکو بڵێ پێرفێکت بووە کە لێن نەماوە دەستگایەکی تەواوە لەبەرەوەی جێی نووسەرانیشی بۆ کرایەوە چکە کاتی خۆی ئەگەر ئێمە بمانویستایە لێدوان لە نووسەرێک وەرگین دقەیەک دوو دقە یاخود لە ساڵێکا 4 بەرنامە یان 5 بەرنامە بۆ نووسەرانەکرا ئێستا هەفتانە بۆ نووسەران شوێنێک هەیە کە بتوانێ ئەوەی کە هەر لە بابەتی با بڵێن ناساندنی کتێب و هەر لە بابەتی ئەوەی کە بابەتێکی گرنگی هەیە ئەوێ بیخاتە ڕوو ئێمە کاتمان بۆی تەرخان کردووە کە بە ئارەزوی خۆی قسە بکات و پەنجە بخاتە سەر برینەکان و ئەوەی کە ئەیەوێت خۆی بیخاتە ڕوو بۆیە قسەی زۆر بە باشی لەسەر ساڵۆنەکان خۆش بێ لە کۆتایە گەر شتێکت ما بێ ئێمە خۆشحاڵە بێ دەستخۆشیتان لێەکەم وڵا پێم سێر بجلەکانتان لەیەکە چێوەتە لە شاشە ئەوی شەرزەر دەرەچێت دەستەکان خۆشە دووبارە بەخێر بێت محەممەد تایر سەرپەرشتیاری ساڵۆنی شەقامی جمهوری سپاس کە لەسەر ماڵەتان ڕۆ لەگەڵ ما بوویت.